کوڕەکەی ئێمە لەیرانە ڕفێنراوە خەتف کراوە بە هەموو شێوەیە کوڕەکەمان خەتف کراوە. هەر لەو شوێنە دۆزرایەوە کە پایتەخت میدیا ڕایگەیاند و باسی ئەوەی کرد کە جەنازەکەی ڕەنگە لەوێ ئێوە هاوکارێکی تەواو بوون سەرەتا تا کۆتایی. لە گەرمیان دوای هەفتەیەک لە ونبوونی تەرمی گەنجێک دەدۆزرێتەوە کە شوێنی گولە بەجەستەیەوە دیارە. هونەر ئەحمەدی پەیامنێرمان بە دوواداچوونی بۆ ئەم کەیسە کردووە. منیش پێتان دەڵێم چۆن دۆزرایەوە. تواناوەلی بابە عەلی گەنجێکی شوانکاری گەرمیانە، تەمەنی 21 ساڵە. پێشەش ڕۆژ دیار نەماو لەو کاتەوە کە سوکارەکەی دەستگا ئەمنیەکان بە دوایدا دەگەڕێن. لەو شوێنەی کە گومان دەکرێت ڕفێنرا بێت دارەکەی دەستی و دەبە ئاوەکەی جێما بوو. بەڵام تاوەکو ئەمڕۆ هیچ سۆراغێکی نەبوو. دوایەوەی لە ڕێگەی ئەکاونتێکی فەیسبووکەوە کە ئێستا داخراوە کەسێک نامە بۆ پەیجی پایتەخت میدیا دەنێرێت، دەڵێت تەرمێکم لە ناو قامیشەکانی گوندی کۆکس بینیوە و باوکم نایەڵێت پۆلیس ئاگادار بکەمەوە تا تووشی کێشە نەبین. پاشان ئەو ئەکاونتەدا دەخرێت و نامێنێت. ئێمەش وەک بەرپرسیارەتی ئەخلاقی و ڕۆژنامەوانی دەستگامنەکانی گەرمیانمان ئاگادار کردەوە. ئەوانیش دەگەنە شوێنەکە و تەرمەکەی دەدۆزنەوە. تایبەتی پایتەخت میدیا بەپێی ئەوەی کە زانیاریەکیان لەلا بوو ئەو زانیاریان بە ئێمەدا کەوا ئاگادارێنکردنیوە زانیارێکی بەردەست هەیە. خاڵی کاگەتوانای جوانەمەرەك دەڵێت شوێنەواری گولە بە پشتی تەرمەکەەوە دیارە، ناسیمانەوە کوڕەکەی ئێمەیە، بەڵام گومان دەکەین تەرمەکە ئەمڕۆ یان دوێنێ لەم شوێنە فڕێدرابێت چونکە پێشتر هەموو ئەو شوێنە گەڕاوی دیارە لە پشتەوە دەرچووە و شوێن گولەکان دیارە لە پشتەوە گولەکەی دەرچووە کوژراوە بە گولە کوژراوە هەموو شوێنێکمان گەڕێەوە. ئەم تەرمە دوێنە ئێمڕۆ هاوریاوە لێرە فڕەدراوە لە بەرۆ ئاگادارکرانەتەوە. دوای دۆزینەوە و دڵنیابوونەوە لە بوونی تەرمەکە ئاسایشی گەرمیان دەگەنە شوێنی ڕووداوەکە و پاشان تەرمەکە دەگوازنەوە پزیشکی دادی کەلار و دوای توێکاری و راپۆرتی پزیشکی تەرمەکە ڕادستی کە سوکارەکەی کرایەوە. دەستگا ئەمنیەکانیش لە لێکۆڵینەوەکانیان بەردەوامن. پایتەخت میدیا هاوبەشی خەمی کە سوکاری تواناوەلیە، هیوادارین ڕێکارە یاساییەکان و دادگا بگەنە ڕاستیەکان و کێ لەم دۆسەیە تاوانبارە دەستگیری بکات بە توندرین شێوە سزا بدرێت. ئێمەش دووپاتی دەکەینەوە پایتەخت میدیا هەمیشە لە ناو خەڵکە، بۆیە بە توانایەکی سنووردارەوە بە تەنها یەک پەیامنێرەوە لە چاو هەموو میدیاکانی سنوورەکە بۆتە سەرچاوەی هەواڵ و زانیاری.